ئەف بەخچێ پڕخۆشیێ منە، تەفتە گولێ سۆر و زەرە، تەیر و تلۆر پرتێ هەنە، هەردەم دگەل هەفت و شەڕە. تێدە دژی هەودەکە ئاف، هەردەم دلبەری ژێ خناف، جوان چاوێن هۆر و زراف، هۆستا دنیف هەوت چێکردن. ڕەوشە دنێ کێڤە دلان، ئاوێن زەلال بەخچێ گوڵان، ئاواز و دەنگێن بلبلان، وەختا سەحەر سەیران کرد. گەر شا بەدڵ جیهان خۆشە، گەر گول هەبی بلبل گەشە، نەوەک تیرێژ ئەو بەخت ڕەشە، دەرد و غەما ژێ هێژ برە. بینەرانی خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ ئەڵلقەیەک و دیمانەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە قسەکردن و لێدوان لەسەر شاعیرێکی ڕۆژئاوای کوردستان کە ئەویش تیرێژە. دیارە تیرێژ لە ڕۆژئاوای کوردستان لەوێ لای خەڵکی زۆر ئاشنایە و زۆربەی شعرەکانی بوونەتە ویردی سەرزمانی خەڵکی. بەڵام دیارە لە بەشی ئێمە لە باشووری کوردستان هێندە زانیاریمان لەبارەی و شاعیرەوە نییە. هیوادارین ئەم بەرنمەیە تیشک بقاتە سەر ژیان و شعرەکانی تیرێژی شاعر. بۆ ئەم بەرنمەیە خات و دیاجوان کە هەر بەڕێزیان خۆیان هۆزانوان و شاعرن و هاوڕێی ژیانی تیرێژ بوون و لە نزیکەوە ناسیویانە میوانمانە. خات و دیا بەخێر هاتی بۆ بەرنامەکە. بەخێر بێ خاتونکیان. لەگەڵ برای مۆزیسیانی خۆشەویست بە کاکە ئیحسان میکایل بە ئامێری قانون لەگەڵمانە ئامادەیە. بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان بەخێر هاتی کاک ئیحسان، بەخێر هاتی دیاخان. گەلێک سپاس، زۆر سپاس بۆ تۆ بۆ ئامادە بوونیش. شەرمکە ئەس گەلێک دەستپێکێدا سوپاسیا کوردستان 24 دکەم، سوپاسیا هەوایان بەڕێز دکەم کو هەوە شاعیرە مەیە مەزن، هەلبەستوانێ مەیە مەزن، تیرێژ نەمر تیرێژ کو هەوەت بیرە خۆدا ئانیا و کو هۆن پرۆگرامێ بووی چێ دکن. ئەف تشتێک جهێ دڵخۆشیا من و دڵخۆشیا هەمی ڕۆشن بیرێ ڕۆژ ئاوانە. زۆر سپاس. ئێمە سپاسی تۆکەین کە ئامادە بووی لەگەڵمانە بۆ قسەکردن لەسەر تیرێژ. بێگومان بەڕێستان ماوەیەکی زۆری ژیانتان پەیوەندی لەگەڵ تیرێژ و لەگەڵ خێزانەکەی و لەگەڵ کەسوکار و ئەمانەیە بووە. لەبەر ئەوە ئەمەوێ بە کورتی ینی باسێکی ئەو پەیوەندیەی خۆت لەگەڵ تیرێژە بکەیت کە ئایا ئەم پەیوەندیە چۆن بوو و تۆ چی دەربارەی ئەو ئەزانیت و دەربارەی شارەکانی؟ بەێ بەریا هەر تشتی تیرێژ من ساڵە حەشتە و یەکێ ئەو ناس کرد. کۆماڵە مە دیمەشقی بوو، مە نەورۆزە کوردی ئەنکۆ 21 ئافدارێ مە ڕۆژە نەورۆزێ وەکە جەژنێک نەتەویل دەردخست. ji ber wilo me rê dikir pay helbestvan û hunermendên Qamişlo yên Rojava Cezîre Rojava. Sala heştê û yekê û heştî û didwê û heta vê du mahîkê ku weke nemir tîrêj Mihemed Şêxo, Abdirehman Alûcî rehma Xwedê li tevabê. Mihemed Şêxoyê hunermendî belê hunermend belê ku ew her sê jî me dawe dikirin Dîmeşqê ku bêne bi me re cejna Newrûzê li darxin. Her yek ewa şerê xwe digotin û Mihemed Şêxo jî stran digotin li Dîmeşqê, li Newroza Dîmeşqê. Wê çaxê min nemir tîrêj nas kir. Ji wê çaxê heta beriya wefat bike bi hindikekî têkiliyê me pê re berdewam bûn. Dema ku ew dihata Dîmeşqê her mêvanê me bû û heger ku em jî behtana Cezîrê em bê dîtina wî nedihatin. Ji bo wilo me gelek ji nêzik ve êko dû nas kir, heta ku daîm digote xweha min ji gelek xelkê weye ku ez û wî xwe birane. Ji têkilîkî wilo astekî gelek bilind hebû. Heta niha zarokên wî, kurên wî, keçên wî dibêjin min me tê.
جوی خو براتیاکو دنابرا منو نمرتی رجدا پیدا بویی یا سرکی جی او بو کو از گلک معجم بوم هلبستی بی بله خاتون گیان امی بزنم با چی نازناوی تیریجی هلبجاردو ام نازناوه لچی و هاتو خوش کدلال او ناوی تیریج هگر تپرسا ناوی بکه تفجر جزيري وخاني وفقه طيرة تفجر اف تقليدك بود ناف كردادا نظام ناف خلق جديدة هي نينا بس الا بنافكي مستعار نافخوا او حتى قها مجي او حتى كو مجي نافخوا لسر كتابة داني دايكا جوان وكا عمر العلي رينجبر وكا يوسف برازي دانيا بيبوهار وكا ملا حسين دانيا كلاش تببيني اف تقليدك اش كفن داش 400-500 ساله فتنا في كردادا هيا از باور دكم هر يك شي سببي وي هنا از باور دكم نسبة ما كردي سوري زحفتر سبب ما اولوي بون باراستني ندهشت الشعراء رحت يا خبصتين قالك جارة نافي مستعار سر بشتوكي خود دانين جبو كاربن هاجرب من تحقيقي وايش كان جاي دربجن افانا برتوكامنا دس بيكي تشتكوا صاحبو ليه اف مثلا ننوى اف مثلا قالك الكفنا هر شهر برشي كردستاني جي تدبين شعراء كردا نافكي دي دانينا بجا هر يك شي سببي بيها بله بێگومان تیرێژ خەباتێکی زۆری هەبووە وەکو باسی ئەکەن سەرەتای یعنی هێشتا هەرزەکار بووە زۆر گەنجێکی تازە پێگەشتوو بووە کە چۆتە ناو کۆڕی خەباتی سیاسی و کوردایەتیەوە کە ئەندامێکی زیرەک و کارڕاپەڕێنەری یانەی دیدەوانی و وەرزینی کوردستان بووە گەلێ ئەرچی قورسیشی بینیەوە لەگەڵ گەلێک لە نووسەران و شاعران و ڕۆشنبیرانی ئەو سەردەما چ زانیارێکت دەربارەی ئەو فترە مێژوویی تیرێژ هەیە بەێ وەکێکو من دەستپێکە ساڵێن نۆتا من هەفپەیینێک نگەلوی دروست کرد تەوی هەنگێت ت تەلڤیزیۆنەی کوردیژی تەنەبوون حتى الفيدري باشورجي تلفزيون تنبو لأس هيفيدار بوم كروجا كي تلفزيون كردا شيبن أما روجا كي ويها فايفين جي بدن كردستان 24 أو يبقى بحثا جيانا خوكريا بحثا الشعر خوكرنا دمالاوي دما هف فايفين بيرا شكريا دقال قيزانوي زارو كينوي نفيوي تأثيراوي الدردوري بيجلك هبون أو يكجي هف شرخي جگر خوينو ومير جلادة بدر خان وكوفارا هواري وقت كو زمان ويدا دردكت دوها فايفينه ده بحثا قالك تشتاتكي او يك سر نفيسري او نفيسكاري كوفاري نويسر دمي بون اي صالي چلا ده فايفينه ده دبيجي جاركي مشاعركي خوا من سر بشتا خوا لسقكر سر لاشي خوا حتى مش قامشلو مبرا دمشق مدامير جلادات جبوت كوفاري ده دركبه خاتون گیان بەڕێزت وەکو نووسەرێکیش نووسینەکانی شاعر چۆن ئەبینی ناوەڕۆکی شعرەکانی شاعر باس لە چی ئەکەن ناوەڕۆکی شعراوی پرانی ئەوێک و من دیتین دوو جەلەب دنویسین جەلەبەکشێ یێ ئەساسی نەتەوی بوو گەلێکی شعرێوی ئەغلەبە سەر نەتەوێ هەنا و گەلێک سەر ئەڤینێژی هەنا گەلێک سەر ئەڤینێ سەیدایە تیرێژ بناسكاهي وبجواني وبنرخك قلق بلندو وجوان دايا أفيني خاصة أفينا جني مثلا شعري ويا نتوي يكو قلق دمينات ذاكرة مرودة يعني تيش عندن بيرا إنسان ده هالبستوي أكو رجا وفاة نمرملا مصطفى وقت يكو بطيارة واشنطن آنينا إيراني أو مخاطبة طيارة دكت بيجي بزن بسواري تكيا سواري خو قلكي نئشينا سواري خو نلفينا بسند دي تشوا آوا سري بي گرمتكن بحثا وي لوفكيتكي أو لوفكي كوبي لاشي بيدشون بحثا صابونا ويدكي بحثا يعني شعرك للسر وفاة نمر ملا مصطفى برزاني شكريا أو بخوجي وكا ريبازجي كو ريبازا برزاني هلد بجار برزاني كبو حتى بكي خوينو هستي برزانية الباوي خاتون يعني كاس ذكر هالبستي بيدا أفشعري هنا هروها صار ليلى قاسم يعني وقت بحثا شعراء ليلى قاسم دكي أو جهار تفيفينا خدت بيجي وقالك جباطة داجي ما دعملت كرمات كوكا شعراء ليلى بيجا
تصور بك أو وريثك دكبه قرقاء ليلى تصور دكبه رستكي حلو مرجان بەڵێ دبي أو يعني أو وريثك بەتێکە أو لەیلا وەسفە جوانە، بەڵێ. قاسمی دبيجي ليلى دبي قلق قوتني خوشن شعراكي خوشة بيجا دبيجي أو وريثك وكرنا قرقاتا أو نتاني چندي جوان التتي وكا رستك حلو مرجان خبستي گردني ليلى بەڵێ خاتونکیان دیارە دواتر زیاتری ناسەر باسی شعرەکانی بەڵام پێمان خۆشە گەر کاک حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە دي فرمو گەر کاگەحسان ئەگەر کاکەسان هاوکارمان دێ دەستی پەنجەی خۆش. گەڕانە بیت و سەرخووە وەلات بپێش بەناچی ئەو ڕێبەرێن ملەتان ئەو وەک تەنەب همەت وەلاتی خۆ بزۆرێ ژبن دەستان دەرئانین کەتن ڕووپە لێ تاریخ میرانی بشوهرەت هەتاکو ئەوسا بندێتم حالێمە ئەڤە بە پەریشان و بەلەنگاز ژار و بێسەر و سکەت تو گۆ دێری تیرێژ پەسند دەدەش بۆتە دەست هلینی بمەردی خۆش بژی ئەف دەم و وەخت دەم خۆش کاک. دنكوش سەرچاو خاتونکیان دیارە شاعر زۆر بەناوبانگ بووە بە هەڵوێستە جوانەکانیوە شاعیرێک بووە شاعیرێکی میلی بووە زۆر نزیک بووە لە خەڵکەوە. بۆ نمونە لە بەهاری ساڵی 2001 کوردانی ئەڵمانیا میواندارێتی دەکەن گەشتێک دەکا بە ناو شارەکانی ئەڵمانیا و شعر دەخوێنێتەوە و هانی کوردەکان دەدا کە بگەڕێنەوە بۆ وڵات. بەڕێستان ئەم هەڵوێستەی شاعر چۆن دەنرخێنن؟ از باور دكم اف تشتي هالجموي قالك خرطبو اوي دقو اس نشم بجيم الا الكردستاني اوي بخا جاري دقو هاجر بقستا اوي تقاريبو الاوروبا بجي وقت يكون شو اوروبا جيرا قوت النزي برا الفيدري بقى او جبو علاجي تشوبو شافي بلى وقت كنت بحثت كجبو علاجي تشوبو يناقش كاد لي ابو اوي هناك علاج جيرا كرن زيفري واوي دائما دخست وكبراني شعراء دي هالبستوانين دي كما بستوا أنا هالوستي وأوا كو خلق الولاطي خبن شندي ولاطي ما نخوش جي بيج ولاطي خلقي ترى وكأركك نتوي كو أم الولاطي خبجي هەندێک شت لەبارەی تیرێژەوە ئەوەیە کە لای خەڵکی گشتی خەڵکی سادە خەڵکی بڵێن کرێکار جوتیار تیرێژ وەک شاعیرێکی میلی بۆ لای ئەوان کە گەلێ جار شعرەکانی کراوە بە لیریک و گۆرانی بەڵام تیرێژ لە هەمان کاتە لای خەڵکانی ڕۆشنبیر بە شاعیرێکی بەرز و ئاست بەرز دانراوە ئەم دوو حاڵەتە چۆن تیرێژ کەواتە تیرێژ توانیوێتی ڕووبەرێکی گەورە لە خەڵک داگیر بکە بە شعر و ئەدەبیاتی چ ڕۆشنبیران چ خەڵکانی سادە ئەم توانایە لەکوێوە هاتووە بەلێ سەیدا مەزناهیا هەلبەستوان دبردەیە ئەڤە هەر شاعرێک و کاربێ بێت شتێ بدەست خۆبێقێ دناف ملەتدا ملی بێ و بنخبێرە ژی نخبە بێ أبا مزنهيا توانا مقدرة شاعر هذا شاعر دفرد خويايا براستي تيريج ولوبو دناف ملت داش هر كسي تدقا هر كس تدقا هذه البست تشد بيجي هم مستوى بلند شاعري مستوى نخبيبو وهم جي همندم ده خلكيجي حتى ظهروا كان هذا صالجي هەلبەستی ویش بەردەکردن یعنی خۆت وەکو ژیاوی لەگەڵ کەسێکی سادە و بڵێن سروشتی ئەو کەسەوا بووە کە بتوانێت لەگەڵ هەموو جۆرە کەسێکە بژی و هەڵبەت بالضبط دکاری بۆ دیگەلە هەر کەسی بژی یعنی هەگەر 10 ساعەتە تلجڤاتەوی ڕوونشتەوی دژێ تێر نەدەبووایی هەروەها مەزەنا ڕەمەزەن بوو ئینسانێ بەسیترە بەسیت بوو ئەوی دائیمەن شەهنازی پێت کردگۆ از کوڕێ مرۆڤێکی خزان بووم وەکتە دەستپێکا پێشگوتنێ دەگوتی دگۆ عمرێ من 14-15 ساڵ بوو ملجڤاتە هەلبەستە دگوتن خەلکێت گۆ ئەف چت بێژێ نەقیمەتا هەلبەستێ زانی بوون دگوتن ئەف کاوی کورکی ژڤاتێ دەرخن ئەف چت بێژێ پشتە تیرێژ کەتە سەر هەمی زمانە
نمونه سر بساطته وقرانيه هالبستاوي اي بلبله شادي بله اي بلبله شادي هلا وربك في غان بختمه رشا اي برابرين مكور براستي من نجبره بس كو شعرك هرا مشهوره كو كيك شبان پروري قوتيا وجلك دنگ بيجي دي كود بيجن اي بلبله دلشاد هلا وربك في غان طبعا هر افجي نتويه اشترى بيجم هالبستاويه هري نافدار سر هر چار پرچین کردستانی و اوروپا باهاتن پیشمرگه ما باهاتن پیشمرگه ما شالو شاپک البجناوا اون رونیا چاوه ما گل سور بدن دستوا هون پیزانن هون همیزانن باهاتن پیشمرگه ما چقا نافدا يعني شطافه اشنايه بهمومان شطافه مشهور ترى بجا بفي بساطته هنده كور جيبو هنده بسيط جيبو كو هر كس تيدقها وكا نيشان سر قوتني جناب تمواني ولو شعرك ولو خاتون گیان هەندێک لە بەرهەمەکانی ئەم شاعیرە قەدەغە کراون و چەند جارێکیش خراوەتە بەنیخانەوە لەسەر نووسینەکانی بەڕێستان زانیاریتان چییە لەسەر ئەمە؟ بەێ هەروەها شعرێ سەیدای تیرێش و شعرێ پرانیێ شعراء هەفچەرخێوی قەدەغە بوون چاپکردنێرە و gelek جارە هاتنە تاڵانکردن شقی بەلێ سڵتا سووری بەعسا سووریڤە لێ جارێکا دی ڤەدگەران ئەو مسوەدەیەوە و تشتێوا دەدان هەبوو چێتکردن سەیدای تیرێژ بێگومان gelek جارە معرض بوو و بێگرتن تحقیق پێرە بکەن یعنی تڕحەتی ji ber parastinê nedîtiye ew jî û her şuerayê hevalê wî jî بەڵێ شتێک هەیە دەربارەی شێوازی شعرەکانی تیرێژ تیرێژ ئەوەی سەیرە لە ژیانیا کە ئەویش کە وتمان ڕوبەرێکی زۆری داگیر کردووە بەڵام بابەتێکی تر هەیە سەیرە لە ژیانیا ئەو سەرەتای ژیانی لە حوجرە خوێنوێتی تەنانەت ماوەیەک پێشیان وتەوە مەلانایف مەلانایفی حەسوو دوای ئەوە فترەیەکی کورت ماوەیەکی کورت لە قوتابخانە خوێنوێتی بەڵام کەسیری شعرەکانێکی سەیرەکەی ئەمە شعری کەسێکی زۆر ڕۆشن بیرە تەنانەت شارەزایەکی تەواوی لە قوتابخانە ئەدەبیەکانی ئەو سەردەما هەبووە وەکو باسی ئەەکەن ئەڵێ مەسەلەن تەمومژێکی ڕۆمانتیک لە هەندێک جار ڕێتێکەڵی کردو بە شعری واقعی و تەنانەت گەشتۆتە ئەو قۆناغی کە بە سیمبولیزمیش بە شێوەی ڕەمزی شعر بنووسێت یعنی کەواتە زۆر نوێخواز بووە یعنی بە نوێخوازی هاتوتە ناوە تۆ دەربارەی نوێخوازینی شعرەکانی تیرێژ بەڕێستان ئەڵێن چی؟ بەڵێ نێرینە سەیدایە تیرێژ ji bo nivîsandinê nûjen nexirabe bû teyîd dikir piştgiriya wa dikir hemî nivîskarên kur û keç ji zêdeyî 10 sala vir de seredana tîrêj dikirin li mala tîrêj helbestê xwe nîşa tîrêj dikirin tîrêj gelek nav wa dida piştgiriya wa dikir heta carekî mij seyda re got min got seyda tu gelek pasnê wa didê hêşta nû dinivîsên ئەvێ هەنە شەعر بوو ئەvێ هەنە نظامچ بوو گۆ دیا جوان گۆزانێ استراتیجیا من divê meseleyê de çi ye got bila 100 insan niha binivîsênin dê teşcî'a wa bikin bila binivîsênin di pêşrojê de di demên tê de wê ji va sada 10 şair derkevin bila em hêviyê xelkê neşkênin bila em hêviyê xelkê nebirin şeir de يعني إنسانة كله دلخواز وخيرخوازة هر كسي بو دخواست هر كس چك كسي بچك بهرال جمهية إبداع الجمهية بشت جيرياوي دكر وهر جيرة دقو بنفيسا وبين نيشان بكر روحي هالجمهة بو بەڵێ من ئەوەی کە بزانم ئەو ئەکەوێتە هەمان ماوەی مێژووی شاعرانی گەورەی ڕۆژئاوای کوردستان وەک جگەر خوێن و قەدری جان کە بێگومان لە ئەو ڕێکخراوی ئەوی بڵین یانەی دیدەوانی وەرزینی کوردستان لەگەڵ ئەوان هەڤاڵ بووە کاریگەری شعری ئەوان چکە ئەوان بەتەمەن گەورەتر بوون لە تیرێژ پێش بەری ئەو دەستیان کردو بە شعر ئایا کاریگەریان چەند بووە لەسەر تیرێژ ئەوان تە ببێتە نەvê مامۆستا مە ببێ نەvê ئەوێک و بە هەڤرە دژین باوەریاوە بە هەفتێ أكيد باندورا والهفدو هيا بلكي تجاري ما أو مثلا نقولنا بس دائم تيرج بحثا وذكر وكا قدوة وكا ماموستا وكا ماموستا بحثا
قدری جان دکر وکه ماموستا بحثا میر جلادت بدرخان دکر تکلیه وها بون بس دیاره به چاخه او مزن بون سیدای تیرش گنج بو دیاره به چاخه یک جوا گنج ولات پارێز بوو خودی بەهرە بوو دیارە حەجێکردنێک مەزن وێ چاقێواناژی حشتیرێش دکرد خاتونگیان ئەگەر شارێکی تر بەشدار پێ بکەین زۆر سپاس ئەی بلبلێ دڵشادی هەلا وەرە بکە ڤیغان دەردێ مەگرانە هەیبرە برینا مەکوورە گۆری تەبکەن جەرگ و دل مێلاک و هەمجار دەنگێتەیە خۆشتر ژنەی بلور سێ هاوێتە دەنگ ji siran bayê sibîne havê dî ji dengê xweşîna dehl û rezar havê sîsê ji bêhina şin mamok û gulaye lewra gul dînê tu binav û tu meşhûr meydan mej bo hirç çeqel rovî û keftar گۆری تەمە بلبل ji serê darê tu e were xwar da têk de mijûl bin bixwe çend rojîn û dijwar îro li me ferman e li ser gerdenê şûr گردنێ شوور دەنگ خۆش بژی بەلێکەرک بەو سیفەتەی کە لە نێوان دوو ئافرەتا دانیشتم لای تیرێژ ئافرەت پێگەیەکی تایبەتی هەبووە لای خۆی و لە شعرەکانیشە چۆک و شعرەکانی چۆک و ژیانی کۆمەڵایەتی خۆی ڕای تۆ چییە لەسەر جێ و پێگەی ئافرەت لە شعری تیرێژ و لە ناو ژیانیشە بەلێ تیرێژ gelek û gelek bawer bû bi hêza pîrekê gelek û gelek bawer bû li cihê pîrekê di civakê de yanî ewî gelek cara ji ber ku saetê dirêj şeva bi roja em dirûniştin me gelek babet guftugû dikirin ew î digo heta pîrek cihê xwe yê siruştî tabîî di civakê de nas tenê civat seqet e digo civak seqet e heta ku pîrek mafê xwe temamî wernegirê her wiha reftarê wî digel keçên wî yanî keçê xwe li ser kurare digirt zamanekî de wextê tê bîra me di salê belkî heşteha de wextê tîpên Kurdî çêkirin tîpên folklorî Kurdî çêkirin kesî keçê xwe nerêkirin xelkê we meselê civakî û nizanim çi û ev tîpê Kurdî ne û nizam çi tê de heye nerêkirin kesî keçik nerêkirin keçik jî divê tîp nabe elek û keçik tê de bin Seydayê tîrêj gote keçê xwe guhûn herin bikevin tîpa folklorî heta ku piştî wî çend sala nûka xelkê keçikê xwe rêkirine venêrîna wî ji keçikê re ev bû belê ئەگەر کاک حەمید شعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە مهنا خۆ ددەنگ باێ بارین ئەی برادر ستێر کاس بێ ئیرۆ ji şerqê ilmeda der rewşen kirî Kurdistan carek wê seranser nîşana sibê ye fereca xêrê nedûre piştî wê stêrê bixwe berbanga sibê ye wê roj hilê rohinê dikeve şûna şevê ye karwanê me wê bigihêce bigihêcê û warê meqsedê ye çerxa felekê her dem bi fitl û ger û dewre karwanê me va birêketî lê şevreş û tarî sermaye terezkuliyê berfê her diyarî behroz e çelpek têne me ji her çarkenarî warê me wilat e ey heva rêga me dûr e دەم خۆش کاک حەمیدگیان ev helbesta tu dibêjî gelek cara ewî di civatê de ji me re gotiye bi dengê xwe û bi awaz jî
أو صفتك نمرتي رجهبو هلبستين خو هميش برتكرن وهر شاخي كنت دعوة لي بكرة لهر جفاتك دبا يعني أو خو عندما ظنتكر هناك شاعر هنا دبينا نجها كيف فرمي بأسنابجم هر إنسانة كيف قوتا سيدة فلان هلبستاتا كيف مجيرتي خوزيتا بقوتا يكسرش برب وهما جبر قد قوت بەڵێ براني هلبستي خوش برتكر خاتون یان دواوتەی بەڕێزت چییە ئەگەر بتەوێت شتێکی تر بۆمان باسکەی لەسەر تیرێژ دواوتەی بەڕێزت چییە شتێک وەک بیرەوەری خۆت لەسەر تیرێژ دەست پێ بله والله بیرەوەری پرن از بهێڤیمە دەمێکی من هەفپەیڤینێک تێر و تەسەل پێرە چێکریە ماڵاویدا حەوشاوی دارێنوی مەطبەخاوی ژناوی زارۆکێوی هەمی ئامادەنە هەمی تێدە ئاخەن ئەو بخوا بەحسا ژیانە خوا بهوربینیت کە ez bihêvîme ku ez wê hevpeyvînê amade bikim û em carekî dî xelekek wiha di rêya 24 re Kurdistan 24 re em li ser tîrêj çêkin ji ber ku feelen tîrêj di nêrîna me de gelekî qamekî bilind e qamekî wêjeyî bilind e di çanda miletê Kurd de û her wiha çendekê dî jî weke wî hene او هفچرخ جگرخوین و عثمان صبری از گلکی شام ایرو که هوا هلبستوانه کی مزن به مستوى نمر تیرش هوا بیرا خدا آنیا از هیوی دارم او این دیجی جارکی بهرواجی تده هبه سپاس یا هوت کم زۆر سپاس عزیزان بەم شێوەیە دینە کۆتایی بەرنامەی قەلەندەرخانەی ئەمڕۆمان بەرنامەی ئەمڕۆمان باسی شێعرەکانی تیرێژ بوو میوانەکانی ئەمڕۆم خاتوو دیا جوان بوو زۆر سپاس خاتونیان بۆ زانیاریەکانە کاک ئیحسان میکایل دەستەکانە خۆش بێ زۆر سپاسی کاک حەمیدی شەکەم بە سرودێکی جوانی شاعر وا هاتن پێشمەرگتمە کۆتایی بە بەرنامەکەمان دێن ئەژی سپاس کە هەواتکەم گەلێک مەمنوون سپاس وهاتن پێشمەرگتمە شال و شاپەک بەژنەوە ئەوێ نڕۆنیا چاوێمە گولێ سۆر بدەن دەسوان وهاتن پێشمەرگتمە شال و شاپەک بەژنەوە ئەوێ نڕۆنیا چاوێمە گولێ سۆر بدەن دەسوان ژمێش دال بەنداوانە چاوێمە ڕێگاوانە ژمێش دال بەنداوانە چاوێمە ڕێگاوانە کەچوو خورتت گوندێمە دا خەزیەوانە کەچوو خورتت گوندێمە دا خەزیەوانە